دکتۆر ئاگرین عەبدوڵڵا وەردەگرین کە بریکاری وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێبوونە ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە بێت. دکتۆر ئاگرینم کاتت باش سڵاوت لێبێت. دکتۆر تۆ پێمان بڵێ تەواوی ئەو پرۆژانەی کە ئەنجام درراوە لە کابینەی نوێمدا جگە لەوەی کاراسانی بۆ کەرتی پیشەسازی و بازرگانی و تا دوایی کردو بۆ هاوڵاتیان چەند پرۆژەی دیکە لە بواری جێبەجێکردندان و ئەو پرۆژانەی دیکە چەند کاریگەریە بێت لەسەر ئەو کەرتانەی دیکە کە هاوڵاتیان وەکو خزمەتگوزاری پێشکەشیانەکرێت. بەڵێ سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. لە ڕاستیدا تۆڕی ڕێگاوبانە دەرەکیەکان ئەوەی کە ئەو بواری کە من ئەتوانم قسەی لەسەرکەم وەکو ئەرکی وەزارەتی ئاوەدانکردن و نیشتەجێکردن ئاوێنەی گەشەپێدان و شارستانیەتی هەر گەل و وڵاتێکن لە دنیاە. لەم بوارەشدا لە بواری ڕێگاوبانی دەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە کابینەی نوێم ئاوڕلیانەوەیکی زۆر بەهێز هەبوو لەم بوارەیە بەپێ ئەو داداتانی کە لای ئێمە کە ڕەنگە و داتانی ئێستا جەنابتان عەرزتان کرد هیچ چەند مانگێ بەر لە ئێستا بۆ بەڵام تازەترینیان ئەوەیە کە ژمارە ئەو پرۆژانەی ڕێگاوبان جۆرا و جۆر کە ڕێگاوبانی دەرەکین 594 پرۆژەیە کە گوژمەی گشتی 954 ملیار و 819 میلیۆن دیناری عێراقیە 2189 کیلۆمەتر ڕێگاوبان لە دروستکردن و لە نۆژەنکردنەوە و بڵین دەستپیاهێنانەوە و چاکردنەوە خراوەتە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە کە ئەمە بەڕاستی ژمارەیەکی زۆر گەورەیە. هەرێمی کوردستان ئێستا وەکو وەرشەیەکی ئیشکردنی لێ هاتووە لە زۆربەی زۆری شوێنی دەروە شارە سەرەکیەکان و ڕێگا سەرەکیەکان چ پرۆژەی ڕێگای نوێیان تا ئەنجام ئەدرێت چ ڕێگا کۆنەکان سەرقاڵی نۆژەنکردنەوەی تیانە. باشە دکتۆر بۆچی کابینەی نوێم هێندە گرنگی بە ڕێگەوبانەکانی هەرێمی کوردستاندا جا لە دەرەوەی شارەکان لە ناو شارەکان؟ بەڵێ لە ڕاستیدا ڕێگاوبان سەرەتایەکە بۆ هەر پرۆژەیەکی تری خزمەتگوزاری و وەکو باسم کرد هەنگاوی سەرەتاییە بۆ گەشەپێکردنی هەر وڵاتێک و مادام پلانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و بەگشتیش حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە خزمەتگوزاری باشیان پێ بگەێنێ ئەبێ ژێرخانی خزمەتگوزاری باشکە تاکو بتوانێت بوارەکانی ترکایەکانی تر بەهێزکە تاکو بتوانێت ژینگەیەکی باشی ئابووری بۆ خەڵکی هەرێمی کوردستان دروستکە. لەو سۆنگەیەشەوە بەڕاستی ڕێگاوبان یەکێکە لە سێکتەرە هەرە سەرەکیەکان ڕەنگە ئاو کارە باشتی تریژەیە بەڵام ڕێگاوبان دەستپێکێتی سەرەتایەتی ئەگەر ڕێگاوبانی باشمان نەبێ ناتوانین لە بواری بازرگانی وەکو پێویست کار بکەین و پلانەکانمان جێبەجێکەین هاوڵاتیان ناتوان بەربوومەکانی خۆیان ئەوەی کە پەیوەنددارە بە بواری کشت و کاڵیەوە بگوێزنەوە و ئاسانکاری و هاتوچۆی نێوان شارەکان زەحمەت ئەبێ بۆیە ئەو پلانە بەرفراوانەکرا تەبان ئەو پرۆژانەی کە من باسیشم کرد پرۆژەی گەورە و استراتیجیتیا کە بە دووسایدکردنی نێوان شارە گەورەکانە و دروستکردنی تونێلی تێدا بۆ پردی گەورەی تایە و لەگەڵ ئەوە شا پرۆژەی بچووک و مامناوەندیش و ڕێگەی گوندەکانیش لەخۆ ئەگرێ بە ژمارەیەکی بەرچاو. بەڵێ باشە دکتۆر ئاگرین هەندێک لایەنی سیاسی هەیە بۆ بانگەشەی هەڵبژاردن دەڵێت کە پرۆژەکانی ڕێگاوبان لە هەندێک ناوچە کراوە لە هەندێکیان نەکراوە بەڵام ئێوە بریکاری وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنن وەزارەتەکە بۆ هەموو هەرێمی کوردستانە ئێوە باش ئاگاداری ئەوەن ئایا ئەمە ڕاستە؟ لە ڕاستی دایمەوە وەزارەتی ئاوەدانکردن و نیشتەجێکردن هەموو کاتێک کە پلانمان دانابێ ڕەچاوی و ڕێژەکانی 143 بە 23 بە 34 کراوە هەر پلانێکە لە ماوەی 5 ساڵەیە دانراوە بەم شێوازە بەڵام ڕاستیەکەیە کە ئەبێ بیڵێن ئەوەیە کاتێ پرۆژەکە ڕەزامەندی ئەدرێت لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی وەزارەتی پلاندانان بۆ نمونە وەزارەتی ئاوەدانکردن و ئەڕواتە هەر پارێزگایەک ئەو پارێزگایە پێویستە بە پێی ئیتیفاقیە دارایی کە لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە ئەبێ سەرچاوەی دارایی و کاش لە داهاتی ناخۆی ئەو پارێزگایە بۆی دابینکرێ ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان پارێزگایەک نەیتوانی بێوەکو پێویست ئەو داهاتە بخاتە خزمەتی ڕێگاوبانەوە ئەمە
ئەگەڕێتەوە بۆ ئەوان بەڕاستی کە پرۆژەکانی بۆ نمونە ڕێگاوبان لەو پارێزگایە لە ئاسی پێویست نیە لە پێشتر نیە بۆ نمونە لە دوهۆک هەر پرۆژێک کە ئێمە ڕەزامەندی ڕێگاوبانی استراتیجی بێ یا لە هەولێر یا لە دەڤەری سۆران وەکو ئێستا لە راپۆرتەکە بینیمان ئەو ئیدارەی ئەوێ ئەو پارێزگایە ئەتوانێت کاشی بۆ دابین کات و پرۆژەکە لە کاتی خۆیان جێبەجێکە بۆیە وایە لە زۆر شوێن لەو شوێنانی کە توانراوە بەڕێک و پێکی داهاتەکان کۆ بکرێتەوە لە خزمەتی پرۆژەکانە بەکاربێنرێ پرۆژەکان باشتر جێبەجێکراوە لە پێشترن. باشە دکتۆر هەموو پارێزگاکان پابند بوون بە کۆکردنەوەی داهاتەکان بۆی کە لە خزمەت ڕێگا و بانە خەرج بکرێتەوە و بنێردرێتەوە؟ لە ڕاستیدا ئەو بابەتە وەزارەتی دارایی لێ ئاگادارە و تەفاسی لە بەڵام ئەوەی کە ئێمە وەکو وەزارەت لێ ئاگادارین هەموویان وەکو پێویست نەیانتوانی ئەو کاشە دابینکەن بۆ پرۆژەکان بۆ نمونە پرۆژێکە ڕەزامەندی هەیە عەقدی هەیە کۆمپانیای لەسەرە کاتێک کۆمپانیەکە کە ئیش ئەکات چێ سلفەکانی وەرگێ لە بانک بڵێن پارە نییە تەبعاً ئەوەستێتەوە نەخێر لە هەموو لەو حاڵەتە هەموو پارێزگاکان نەیانتوانیەوە وەکو پێویست کاش دابینکەن بۆ پرۆژەکانی ڕێگاوبان. باشە دکتۆر پێمان بڵێ ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان لە ڕێگەی ئاوەدانکردنەوە و نۆژەنکردنەوە یاخود دروستکردنی ئەو پرۆژانی کە تایبەتە بە ڕێگاوبان چەندێک بوژاوەتەوە؟ بێگومان تۆڕی ڕێگاوبانی سەرەکی کە پێوتی ئارتیریەڵ یا شادەمار لە هەموو وڵاتێکە ڕۆڵی گەورە ئەبینە لە گەشەپێکردنی ئابووری ئەو وڵاتە ئێستا بەپێ ئەو پلانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی وەکە پشت ئەبەسێ بۆ پلانی وەزارەتی ئاوەدانکردنەوە دایناوە زۆرێک لە ڕێگا دووسایدەکان یان تەواو بوون یان کاریان تیاکرێ یان ئومێدوایە لە داهاتوویکی نزیکە بکوێتە کارەوە بەڵام بەدەر لەوەش ئێمە وەکو وەزارەت پلانێکی 10 ساڵیمان هەیە کە نزیکی 1500 کیلۆمەتر ڕێگای ترمان لەو پلانە 10 ساڵیە داناوە زۆربەی زۆری ئەمانە شادەمارەکان ڕێگا دووسایدە سەرەکیەکانن تونێلیان تایە پردی گەورەیان تایە کە تەواوکەری ئەم پرۆژانە بێ کە ئێستا لەژێر ئەنجام دانایە ئەگەر ئەو پلانە 10 ساڵێ جێبەجێکرێت تۆڕی ڕێگاوبان لە هەرێمی کوردستانە متەکامل ئەبێ و ئەو تۆڕە هاوکارێکی زۆر گەورە ئەبێ بۆ بەهێزکردنی بواری ئابووری و گەشەپێکردنی بواری ئابووری چکە ژێرخانێکی بەهێز ئەبەخشێ بە سێکتەرەکانی گواستنەوە و پیشەسازی و بواری کشتتوکاڵی بوارەکانی تریش. باشە دکتۆر ئەو ڕێگاوبانانەی کە دروست کراوە بەتایبەت لە نێوان شارەکانە تا چەند کاریگەری هەبووە لەسەر کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ؟ بەڵێ زۆر جار بابەتی ڕووداوی هاتوچۆ باسەکرێ شەرت نییە ڕووداوی هاتوچۆ تەنها پەیوەنددار بە ڕێگاوبانەوە زۆر جار تیژڕەوی بەداخەوە یان ینی شۆفێر کە ڕەنگە هەڵسوکەوتی وەکو پێویست نەبێ بێتە هۆی ڕووداوی هاتوچۆ بەڵام بێگومان ڕێگاوبانیش ڕۆڵی گەورە ئەبینێ یان لایەنێکە لە ڕووداوەکانی هاتوچۆوە ئێمە بەپێ ئەو تەجروبانی کە لە هەموو دنیا هەیە لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە ئەو ڕێگانی کە با بڵێن بە تعبیری ناوباڵ خەڵک ئەوترێ کراوە بە دووسایت ئەو ڕێگایانە ڕووداوی هاتوچۆیان کەمترە بێ وەک لەوەی کە ڕێگایەکی دوولێنیە دوو ئیتیجاه بەرامبەریەکە ئەمان ئەگەری ڕووداوی هاتوچۆ بەداخەوە زیاتر ئەکە بۆیە ئەمە هەموو تەرکیزمان لەسەر ئەوە بۆ وەکو وەزارەتی ئاوەدانکردنەوە لە پلانی خۆمان لەسەرەتا ئەم کابینێشەوە هەوڵمان ئەوە بۆ کە زۆربەی زۆری دووسایدەکان تەواوکەین ئیتر بەشێکی زۆری کاری تیاکرا و هەندێکشی ماوە بەڕاستی بۆیە و ئاستەنگە دارایانی کە بەڕوومان بۆ بەتایبەتی کە ئێمە تا ئێستا پرۆژە خزمەتگوزارەکان تەنها لەسەر داهاتی ناخۆی هەر پارێزگا و ئیدارێکی سەربەخۆ جێبەجێکەین لە کاتێکە پێویست بپێ ئیستحقاقاتی خۆمان لە یاسای موازنە پارەیەکیش بۆ پرۆژە خزمەتگوزارەکان لە ناوێنە ڕێگاوبان بێ لەلایەن حکوومەتی ناوەندی عێراق کە تا ئێستا هیچ نەهاتووە. بەڵێ دکتۆر ئاگرێن عەبدوڵڵا بریکاری وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بەڕێستان.